ساڵتان لەبێت میدەرانی کورسان نیوز من هاوڕێ تۆفیقم بەڵخێم شەوی بەرنامەی پانۆراما پێتان گەیشتینەوە بۆ قسە و باسکردن لەسەر گرفتی دەرمان کە ماوەیەکی زۆرە ناوبەناو لە شاری سلێمانی سەر هەڵەداتەوە و بۆتە مەترسیەشی گەورە لەسەر زۆرێک لە نەخۆشخانە گەورەکانی ئەم شارە. کێ بەرپرسە لە چارەسەرکردنی ئەم گرفتە؟ هۆکاری چییە کە ئەم گرفتە ناوبەناو سەر هەڵەداتەوە؟ وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان بەرپرسە یاخود خودی ئەنجومەنی وەزیرانی حکوومەتی هەرێمی کوردستان بەرپرسانی ئەم شارە سەرجەم بەڕێوەبەری نەخۆشخانەکانی ئەم شارە هاوار و داد و بێدادیانە لە دەست کەمی دەرمان لە دەست داخستنی بەشە سەرەکیەکان لە نەخۆشخانەکانیاندا لە دەست ئیزندانی نەخۆشەکانیان کێ دێ بەهانای ئەم شارەوە؟ لە ئێستادا وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان لیژنەیەشی دروست کردووە بۆ بەدواداچوونی ئەم کێشەیە. ئاخۆ ئەپرسین ئەم کێشەیە بە دروستکردنی لێژنەیەشی ئاوها چارەسەرە بێ یاخود نا؟ هەنگاو خێراکان چین؟ حکوومەتی هەرێمی کوردستان هۆکاری چییە کە لە ڕێگەی وەزارەتی دارایەوە تەمویلی دەرمان ناکات لە شاری سلێمانی؟ ئەم گرفتە بەزە سلێمانیە یاخود لە پارێزگاکانی دیکەی هەرێمی کوردستانیشەیە؟ بەسپاسەوە ئەم شەو کۆمەڵێک لە بەڕێوەبەرە ئەزیزەکانی نەخۆشخانەکانی شاری سلێمانیمان لەگەڵە بێت لە بەرنامەی پانۆراما بۆی بەوردی تیشک بخەینە سەر ئەم بابەتە گرنگە کە پەیوەندی هەیە بە تاک بە تاشی خەڵکی کوردستان بە تایبەتی شاری سلێمانی و ناوچەکانی دەوروبەری. بەخێراتنی میوانەکان بەکەم سەرەتا دکتۆرە سابات ئاوت حەمە ساڵح بەڕێوەبەری کۆگاکانی سەرەکی دەرمان بەخێر بێ دکتۆرە سابات سپاس دەکەین کە ئامادەی لە بەرنامەی پانۆراما. هەروەها بەڕێز دکتۆر دانا حەمەباقی حەمە سەعید بەڕێوەبەری نەخۆشی پسپۆڕەکانی دڵ بەخێر بێ دکتۆر. هەروەها دکتۆرە شرێر فایق بەڕێوەبەری نەخۆشخانەی منداڵبوون بەخێر من دکتۆرە سپاسانەکەم. هەروەها دکتۆر ئومێد علی حەمە ساڵح بەڕێوەبەری نەخۆشخانەی شار بەخێر بێ دکتۆر. دکتۆر یاد نەقشبەندی بەڕێوەبەری نەخۆشخانەی هیواد جەنابیشتان بەخێر بێن. بڕیارە دکتۆر پشدەر عەبدوڵڵا بەڕێوەبەری نەخۆشخانەی مناڵان لێرە ئامادە بێ بەڵام بە چەند هۆکارێک دواکەوتووە کە هات ئەویش ئێتە ناو بەرنامەکە و سەرنجی خۆیە بێت. سەرەتا گەر بەسپاسەوە لە دکتۆرە ساباتەوە دەست پێ بکەین. دکتۆر سابات یعنی بەڕاستی کێشەیەشی گەورە ڕووی لەم شارە کردووە، یعنی ئەمە چەند جارێکە سەر هەڵەدا حکوومەتی هەرێمی کوردستان بەرپرسە یاخود لایەنی بەرپرسیار چیە لەوەی کە ئەم شارە ڕوبەڕووی ئەم قەیرانە گەورەیە بێتەوە لە ڕووی دەرمانەوە؟ مایکەکە دەگەر بەرزکەیت. سپاس زۆر سپاسانەکەم بۆم دەرفەتە. سەرتا ئەمەوێ بۆتان ڕوون بکەمەوە کە سەرچاوەکانی دەرمان لە سنووری پارێزگای سلێمانی چییە؟ ئێمە سەرچاوی یەکەممان لەلایەن بەشە بودجەی بەغا بۆمان دابینەکە واتە بەشە دەرمان بە شێوەیەکی بەشە بودجە بۆمان تەرخانەکرێ بە بەردەوامی. ئەم سەرچاوەیەمان سەرچاوەیەکی زۆر باشە، سەرچاوەیەکە کە ئەتوانین بەڕاستی بەشێکی سەرێکی پێداویستەکانی ئێمە پڕ بکاتەوە. تەنها کێشەمان لەم سەرچاوەیان ئەوەیە کە پێویستە لەسەر داواکاری خۆمان بێ، واتە ئێمە خۆمان داواکاری بۆ پێداویستیانە بکەین، ئەوان ئەو پێداویستیانەمان بۆ بنێرن کە ئێمە پێویستمانە، کە من لێرەوە داواکارم ئەم کێشەیە چارەسەر بکەین، ئەو بەشە بودجەی کە بەدەستمانەگا لە بەغاوە لەسەر داواکاری خۆمان بێت تا بتوانین زیاتر بەردەوامی بین بە ئەو ئەرکی پێمان سپێراوە و زیاتر ئەو ئیسفادەیەشی هەبێت کە بتوانین پێداویستەکان ئەو بەشەی کە بەغدا دابینیەکە بۆ هەموو هەرێمی کوردستان بە تایبەتی و پارێزگای سلێمانی ڕێژەی لە سەد تا چەند ئەگەر بە سەدی پێمان ناتوانین بە ڕێژەیەکی سەدی باسی بکەین، بەڵام توانم پێت بڵم ساڵانە وەکو بڕەپارە لە هەموو سەرچاوەکانی تر بڕەپارەکەی زیاترە. یعنی ئەمە بەڵێ بەڵێ هەر لەسەر لە ساحەڤەکەیە. پێش ساڵی 2012 بە شێوەی تەقدیر حاجەواتە بە شێوەی داواکاری ئەنێرا، بەڵام ئێستا بەداخەوە ئەوە گرفتێکە کە بە شێوەی لە ساحەڤە ئەنێرێت، واتە هەموو بڕە دەرمانێک لە ساحەڤەمان بەدەستەگا. هەنێ دەرمان هەیە، هەنێ پێداویستی پزیشکی هەیە، ئێمە پێویستمان بە زیاترە لە ساحەڤە بە پێچوانشەوە هەنێ پێداویستی هەیە، ئێمە پێویستمان بەو بودجێ بەو لە ساحەڤەیە نییە. یعنی من داواکاریەکەم ئەوەیە ئەم سەرچاوەیە لەسەر پێویستی خۆمان بێ، لەسەر داواکاری خۆمان بێ. لە ئێستا حاڵی حازر لەسەر داواکاری خۆتان نییە؟ نەخێر لەسەر داواکاری خۆمان نییە. دەرمان ئەکرێت بە عام دا بەشێکە لەسەر پارێزگاکان. بەڵێ وەکو حکوومەتی هەرێمی کوردستان وەکو پارێزگای
سلێمانی هەڵەبجە هەولێر دوهۆک بە شێوەی لە ساحەڤە بۆمانە نێرن واتەی بە بڕی لە ساحەڤە بۆمانە بۆ سەرجەم پارێزگاکانی هەرێمی کوردستان وەک یەکە یاخود جیاوازە بەپی ڕێژەی دانیشتوان فەرقەکە ڕێژی دانیشتوان لە سلێمانی زیاترە سلێمانی یەکەمە دووەم هەولێرە سێم دوهۆکە چوارەم هەڵەبجێ ئێستا جەنابەت بەڕێوەبەری کۆگاکانی دەرمانی لە شاری سلێمانی هاوار ئەواکرێ کە دەرمان کەم بۆتەوە لە زۆربەی نەخۆشخانە گرنگەکانی شاری سلێمانی دەرمانی پێویست هەیە لە کۆگاکانی بەڕێسا بەڕاستی ئێمە ئەتوانین بە نمونە باسی بکەین پێداویستی پزیشکی کە بەشێکە لە دەرمان و پێداویستی پزیشکی واتە سەپڵای ئەم بەرگێمان زۆر خراپین یعنی کە ئەوەش پێداویستێکی سەرەکی نەخۆشخانەکانە یعنی بۆ بەردەوامی نەخۆشخانەکانمان کە پێداویستی پزیشکی سەرەتایی ترین خزمەتە کە خزمەتی پێ بکەینە ناو نەخۆشخانەکان بەڕاستی نیمانە بەڕاستی بڕێکی زۆر لەو جۆرانە لەو ئایتمانە لەو سایزانە لە ئێستا لە کۆگاکانە نییە نەک لە ئێستا پێش دوو مانیش نەبووە و بەم شێوەیە بڕۆین ئەوەی کە لە ئێستاژە هەیە کە ئەمەنە بڕەکەی کەمە بەشمان ناکە بە تایبەتی لە پێداویستی پزیشکیە کە سەرەکی ترینیان مەسەن هەنێ پێداویستی هەیە کە هەموو نەخۆشخانەیەک پێویستی پێوێتی نەخۆشخانەی دڵ نەخۆشخانەی مناڵان نەخۆشخانەی شار دکتۆرە بەڕێزەکانم بینی لێشە لە چاوپێکەوتنەکانە کە کەناڵەکان کردیبیان ئەڵە تەنانەت ئێمە دەستکێشیشمان کە بۆ ینی پشتنینی هەندێک ڕاست نەخۆش بەکاری دەستکێش ئەمە پێداویستی پزیشکیە باشە ڕۆڵی حکوومەت هەرێمی کوردستان وەزارەتی تەندروستی چیە لە دابینکردنی دەرمان بۆ پارێزگاکانی هەرێمی کوردستان بە تایبەتی بۆ سلێمانی ئەمە سەرچاوی دووەممانە ڕۆڵەکان ئێمە سەرچاوی یەکەمان وکو باسم کرد و سەرچاوەیە کە بە شێوەی بوجە بەدەستمانەکان سەرچاوی بەڵێ سەرچاوی دووهەممان ئەو سەرچاوەیە کە پێویستە بیکڕین بە شێوەی پرۆسەی تەندەرین و بە شێوەی کڕینی مباشر یعنی بە شێوەی کڕینی ڕاستەوخۆ ئەمە لە ئێستا کێشەی ئەم سەرچاوەیە یان ئەوەیە نەختینە نییە لە بانکەکان یعنی شای سەدارایەکان وەرناگرنەوە کۆمپانیاکان ئێمە بە بەردەوامی ساڵی 2021 پرۆسی تەندەرینمان هەبوو یعنی پرۆسەیەکمان هەبوو عقدمان هەبوو لەگەڵ کۆمپانیایەکە بەپی ئەو پرۆسەیە پێویست بۆ کۆمپانیایە پێداویستیمان بۆ دابینکە دەرمانمان بۆ دابینکە ئێمەش شایسته دارایی بۆ سەرفکەینەوە لەو بەپی ئەو پرۆسەیە کە لە تەندەرەکە نووسراوە ئێمە لە مانگی هەشتەوە شایسته دارایەکانیان وەرنەگرتوتەوە یعنی کۆمپانیایە کە پرۆسەی عقدی هەبوو لەگەڵ بەڕێوەبەراتی گشتی تەندروستی سلێمانی ئێمە هەموو پرۆسەکە تەواو بووە کراوە بە چەکەکە چۆتە بانک بەڵام کۆمپانیاکە شایستەدارێکی وەرنەگرتوتەوە بەهۆی نەبوونی نەختینەوە ئەم نەبوونی نەختینێ بەس دەستێمانی بوونی هەیە بەس کۆمپانیەکانی دەرمان لێرە ئەناڵەن بەدەسەوە یاخود پارێزگاکانی دیکە هەرێمی وەڵا بەڕاستی لە هەموو شوێنێک تەسەورەکەم هەبێ بەڵام ئەم دیاردەیە زۆر لە سلێمانی لە ساڵی 2021 بە تایبەتی لە دوای مانی هەشتەوە دەستی پێکردوە دەست خۆش بێ دکتۆر سابات دێمە خزمەت جناب چین لای دکتۆر دانا حەمەدباقی بەڕێوەبەری نەخۆشخانەی پسپۆڕەکانی دڵ کە بەڕاستی ینی نەخۆشخانەی دڵ یەکێکە لەو شوێنانی کە پێویستە ینی هەموو پێداویستیەکان لە سات وەختی خۆیان دابین بکرێت دکتۆر دانا نەخۆشخانەکەی جەنابەت ئەناڵێنێ بە دەستکەمی دەرمانەوە ئەگەر ئەناڵێنێ هۆکاری کێشەکان دکتۆر سابات ئاماژەی بە هەندێکیدا جەنابەت لەوبارەوە چی بەڵێ پێشەکی زۆر سپاس بۆم دەرفەتە سەرەتامێ باسێکی نەخۆشخانەی دڵ بکەم لە سلێمانی کە بەڕاستی یەکێکە لە باشترین نەخۆشخانەکانی دڵ لە هەموو عێراقا ڕۆژانە لە هەموو پارێزگاکانی عێراقەوە نەخۆش سەردانیمانەکات ئەگە سەیری ئامارەکان بکەین ساڵی ڕابردوو لە نەخۆشخانەی دڵی سلێمانی 4800 قەستەڕی دڵ ئەنجام درراوە نزیکی 2800 شە بە کۆباڵۆ ئەنجام درراوە و 373 نەشتەرگەری دڵی کراوە ئەنجام درراوە و بە کۆی گشتیش نزیکەی 15000 نەخۆش سەردانی نەخۆشخانەکەی ئێمەیان کردووە بەنسبەت ئەو پێداویستیانی کە بۆ نەخۆشخانەی ئێمەیەت کە بەکارێنی ڕۆژانە وەکو تۆرە سابات وتی بەڵام لە نەخۆشخانەی دڵ بڕێکی زۆر کەمی لە بەغدادەوەیێت ئەو بڕەش خۆمان یعنی واستەکەم خۆیان چیان لێ زیابێت ئەڵێ ئەو پێداویستێتانەوێت ئێمە وەڵامیانێنەوە ئەڵێن بەڵێ بۆ بڕا پێویستمان پێێتی بۆمانە نێرن سەرچاوی سەرەکیمان لە ڕێی حکوومەتی هەرێمەوەیە کە لە ڕێی تەندەرینەوە بۆتان دابینەکە یاننا بۆم ئەتوانم ساڵی 2021 تەخسیسی نەخۆشخانەکەمان و بڕەپاری کە بۆ نەخۆشخانەی دڵ دەرخان کراوە کە مانگانە بڕی 450 میلیۆن دینارە لە مانگی 12 موافقەت کراوە ینی بۆ هەموو 2021 لە مانگی 12
پرۆسی تەندەرین بەلانی کەمەوە 3-4 هەفتەی پێچ ینی فریانە کەوتین ڕاستی پارەکە بەکاربێنین ئەو مەوادانشی کەما بوو لە نەخۆشخانەکەمان هینی ساڵانی پێشوو بوو یاخود لە بەغاوە بە هاوکاری بۆمان هاتبوو توانیمان بەردەوام بین لەسەر ئیش و کاری خۆمان بەڵام لە مانگی سێوە لە دەی سێوە هەموو نەشتەرگەرێکی سار لە نەخۆشخانەی دڵی سلێمانی ڕاوەستاوە بەڵێ نەخۆشێک نەخۆشێک پێویستی بە نەخۆشیێکی دڵ بێت یا چارەسەرێکی دڵ بێ یاخود بوونە خەستەرەیەک بێ یا باڵۆنێک بێگە زۆر مەترسی هەبێت لەسەر ژیانی لە نەخۆشخانەی دڵی سلێمانی بۆ یەکرێ ئەم چارەسەرە یاخود نەخێر نەخۆشەکە بێت دەست تەناو حاڵەتانی کە کتوپڕن جەڵتەی دڵ ئەویش بڕێکی زۆر کەم مەواد ماوە یعنی توان بڵم لە 2 هەفتەی داهاتووە ناتوانین ئەوەش بکەین بەڵام نەخۆشی تر بە شێوەی سار کە مەوعیدیانە درێتێ مەواعید هەمووی ڕاگیراوە نەخۆشیشانەیە زۆر ینی زۆر ضرورە کە ئەو نەشتەرگەری بۆ ئەنجام بدرێ بەڵام ناتوانین بۆ بکەین لەبەرەوەی پێداویستی پێویستمان لە بەردەستانیە ئەمە هەر لە پێداویستی بچێتە شوێنە نەخۆشخانە ئەهلیەکان بەڕاستی ئەوەی ئیمکانێتی بێچێتە نەخۆشخانەی ئەهلی ئەوە شینیەتی ناچارە چاوەڕێ بکات هیچ دەسەڵاتی تری نیە وڵات دواتر دێمەوە خزمەت جانەوە بە تایبەتی لەسەرەوەی کە پاڵنانی نەخۆش بۆ ڕووکردنە کەرتی تایبەت ئەمە کێ بەرپرسەلی سوپاس دەکەم دکتۆر دانا دەچمە لای دکتۆرە شلێر بەڕێوەبەری نەخۆشخانەی منداڵ بوون دکتۆرە دووبارە بەخێر بی بەڕاستی لای تۆ نەوەی نوێیەتە دنیاوە ئەی بەڕاستی جێگاکی تۆ ئەوە نەهەستیارە کە پێویستە هەموو حکوومەت هێرێمی کوردستان و وەزارەتی تەندروستی بایەخی پێدەن بەڵام بەداخەوە ئێوە جوابزان بەشێکن لەو نەخۆشخانانی کە ئەناڵێنن بە دەستکەمی دەرمانەوە فەرمو گرفتەکانی ئێوە چێ دکتۆر خۆی کاکاوڕێ لە هەموو دنیاە وەکو هاوکۆلیکەکانم ئەزانن کە سەلامەتی ژن و مناڵ لە وەختی سکپڕبوون لە وەختی مناڵبوونە سەلامەتی مناڵەکەی کێتە دەرێ لە سکی دایکی یەکێکە لە پێوەرە هەرە گرنگەکان کە وەزارەتی تەندروستی پێ ئەپێورێ لە وڵاتە کە بزانی ئایا ئەدای وەزارەتی تەندروستی چۆنە پێوەری نەمردنی ژنە یعنی ساغ و سەلامەتی ژنە لەگەڵ مناڵەکە بەڵام بەداخەوە ئێمە نەخۆشخانەکانمان ئێستا نەخۆشخانە حکومیەکان هەمومان بە زۆری نەخۆشخانەی فریاکەوتن و فێرکارین فریاکەوتن واتە ئێمە ئەو کەیسانەی کە لە حاڵەتی زۆر خراپان خۆتان نەزانن سکپڕبوون شێوەیەکی فسیۆلۆژی ئینسانە ینی شتێنێ بڵێم نەخۆشی بێ بەڵام زۆر مزاعفات هەیە لە وەختی سکپڕی و مناڵبوونە دووچاری ژن ئەبێت کە لەوانەیە ژیانی خۆی و کۆرپەکەی بخاتە مەترسیەوە ئەو حاڵەتانە بە هەمیشە لە کۆمەلگای ئێمە ڕوو ئەکەنێتە خستەخانەی مناڵبوونی فێرکاری لەبەر ئەوەی لە خستەخانەی فریاکەوتنی فێرکاریە فێرەکرێن ئەو ستاف و دکتۆری کە لەوێ فێری ئەوە کراون چۆن بەهانای ئەو کەیسانەوە بێن بەڵام بەداخەوە ئێمە لە ئێستاە ئەوە نە مەوادمان کەمە ئەوە من بووم کە هاوارم لێ هەستا دوێنێ وتم دەستکێشمان نیە تەنانەت کە دەستکێژێکێکە لە شتە گرنگ و ئەساسیەکان ینی بەسیترین سەرەتاییترین پێداویستی پزیشتیەکە مەفروزە لە خستەخانە هەبێ بەڵام بەداخەوە ئێمە لەوە دەست پێەکەین کە دەستکێشمان نییە کە زۆر مەوادی تر بۆ نەشتەرگەری نیمانە جگەلەوە ئێمە تەنها مناڵبوون نییە نەشتەرگەریەکانی شێرپەنجەی کۆندامی زاوزەی ژنان ئەەکەین نەشتەرگەری گرەی ڕەحم و لەگەڵ نەزیفی بڵێ ئەوانە هەمووی لە خستەخانەکەی ئێمە ئەنجامەرێ اینجا بەداخەوە ئەڵێم زۆر پێم ناخۆشە کە دوو ڕۆژێ ئەلانمان کرد بۆ نەخۆشەکان وەستانمان ئەو نەشتەرگەران بڵێ نەخۆش وەرەگرین بۆ چارەسەر مەجبوری ناتوانین ئێمە دەرگای خستەخانە داخین بەڵام بەداخەوە ئەڵێم زۆرمان پێ ناخۆشە بە نەخۆشەکە بڵین بڕۆ لە دەرەوە ئەم پێداویستیانە بێنە بۆی بتوانین نەشتەرگەرێکە بۆ ئەنجام بدەین هەر نەخۆشەگێتە لاتان ئەینێرنە دەرەوە کە شتەکان بکڕێت بۆ هەندێشت بڵێ ئەرەوەڵا ئەوەی کە نەماوە مەجبورین بینێرینە دەرەوە ئەمە یەکەم جارمانە لە نەخۆشخانەی ئێمە شتی وا ڕووبات کە خەڵک بنێرینە دەر بۆ پێداویستی پزیشتی بڵێ لە ئەزمەکانی پێشوە ئێمە دایمە ڕیاسی سەح خۆی ئەزانێ ئێمە دایمە بەردەوام بووین لە پێشکردنی خزمەت گوزاریەکانمانە بەڵام بەداخەوە ئەڵێم لە ئێستاە مەجبور بووین بە نەخۆش بڵین دەرمان هەندێک جار ئێمە بەعزە دەرمانێک هەیە کە دائیمەن دەست ناکەوێت لە نەخۆشخانە بەڵام پێداویستی پزیشتی زۆر ناخۆشە لە نەخۆشخانانە بێ ئەوەی ئێمەش بە زۆری پێویستمانە لە نەخۆشخانەی مناڵبوون پێداویستیە بەڕاستی پێداویستی عملیاتە پێداویستی مناڵبوونە ئەمانە هیچی نییە مەجبورین لە ئێستاەوە دوو ڕۆژە دەستمان کردو بۆ پرۆسەی کە بە خەڵک ئەڵێن بڕۆ لە دەرەوە بیهێنە بە نەشتەرگەرێکەوە بۆ ئەنجام لە مەسلەی وەرگرتنی ژنانی دووجیان کە ئیتر وەختی خۆیانەکە بێنە نەخۆشخانەکەیەوە ئەمانە
ئیزنتانداون یاخود نەخێر ئێمە ئەوەی کە هەیە پاراستومانە بەس بۆ ئەوەی وەکوتم فریای حاڵەتە کتوپڕەکان بکەوین و مناڵبوون جا سروشتی بێ یان نەشتەرگەری فریای کەوین بۆیە ئێمە نەشتەرگەری ساردمان وەستانەوە بۆی ئەو تۆزە بڕەت تۆزە شتەی کە هەمانە ئەو دەرمانەی کە هەمانە داینێن بە ئەو حاڵەتانە ئەو حاڵەتانش ئەوە نەمان نەماوە لەوانەیە بەرگەی دووسێ ڕۆژێکی تر نەگری خۆشتان ئاگادار کردوتەوە داوان بەڵێ چەند جارێک بڵێ هیچ ئومێدێکە هەیە بەو لیژنەی وەزارەتی تەندروستی کە دامزراوە بۆ بەدووادا چوونێم کێشێ بکە واللهی ئەوی ڕاستی بێ من تا ئێستا لیژنەکەم نەبینیوە خۆی لیژنەکە پێویستە کە هاتە سلەیمانی بێتە سلەیمانی نەخۆشخانە بنە پێویستە لیژنەکە نەخۆشخانە بە نەخۆشخانە بگەڕێ بزانێ کەم و کورتەکەیان لە چیایە سەرەتای مشکلەکان لەکوێوە دەستی پێ کردووە دکتۆر سعدون ڕۆستەم عەبدوڵڵا ڕاوێژکار لە وەزارەتی تەندروستی پێکات بڵێ سەرۆکی لیژنەکەی بڵێ هێشتا لیژنەکە وابزانام نەگەیشتونەتە سلەیمانی هیوادارم ئەگەر بێنە سلەیمانی سەردانی هەمومان بکەن هیچ نەبێ نەخۆشخانە ڕئیسیەکان ئەوانەی کە نەخۆشخانەی فێرکاری و کتوپڕین سەردانی ئێمە بکەن و هەر یەکەمان بزانن کە مشکلەکانمان لەکوایە بۆی توانین ئەگەر بتوانن بۆمان حەلکەن دێمە خزمەت جەنابەت دکتۆرە سوپاسەکەم بەخێر بێ دکتۆر پشدەر هەرچەندە تۆزە تاخیر بووی بەڵام دیێرە ئیلتیزاماتی خۆ بۆ ئاساییە بەخێر هاتی خۆشحاڵین دکتۆر ئومێد جەنابەت بەڕێوبەری نەخۆشخانەی شاری بە سوپاسەوە کە ڕێگەشت داین لێرەم بەرنامەیە ساز بکەین بەڕاستی نەخۆشخانەی شار لە سنتەری شارەوە زۆربەی نەخۆشەکان ڕووەکەن ئەم نەخۆشخانەی جەنابتان بە تایبەتی نەخۆشی ینی فریاکەوتن ئەوانی کە ڕووداوی کتوپڕن ئێوەش بە هەمان شێوە دەمێکە ئەناڵەن بە دەستکەمی پێداویستە پزیشکیەکانەوە و هاوارتان لێ بەرز بۆتەوە بەڕاستی ئەگەر ئێوە ئەم نەخۆشخانەیە بەشە سەرەکیەکانی ڕۆژ بە ڕۆژ بەشێکی لێدا بخرێ کارەساتی گەورە ڕوایە لەم شارەیە ڕووی دەم بکەرە بەرپرسان و چیان پێڵی بەڕاستی لێنەوە بەڵێ سپاس کاگەورێ سپاس بۆ ئەم دیدارە بەڕاستی لە کاتی خۆی و لە ساتی خۆیان بوو بە خێراتنی هاو پیشەکان مەکەم دیارە ئێمە بەر لە مانگێ ڕاگەیاندنێکمان بڵاو کردەوە ئەتوانم بڵێم هیچ کەناڵێ نەما ئێمە قسەی تێدا بکەین تا ئەم ساتەوەختا جگە لە یەکێتی نیشتیمانی کوردستان کە بەڕسمی هاوکاریان پێشکەش کردین و ئێمە هەنێک پێداویستی نەخۆشخانەمان پێپڕکردەوە باوەڕتان بێ هیچ کەسێک تا ئێستا تەنانەت هەر نەیان و تۆ بۆچی واوت بۆچی ئەم قسانت کرد بۆچی مەسەل لیژنەیەک بێت بزانێ ئایا قسەکان ئێمە تا چەند ڕاستە تا چەند ڕاست نییە بەداخەوە شتەکە زۆر لە تەنانەت دەرمان و پێداویستی گەورەترا بۆ نمونە سادەترین شت یەکێ لە پێداویستی سەرەکیەکانی نەخۆشخانەی شار گازە کە ئێمە مۆلیدەی کارەباکانمان بە گازی شەکا بۆ نمونە لە حاڵەتی ئاساییە من 3000 لیتر گاز مێ ڕۆژانە بۆ نەخۆشخانەی شار بەڵێ هەموو ڕۆژێ ئەگەر کارەبا ببڕێ ڕۆژێک بڵین زیاد لە 10 ساعاتێک کارەبا نەبێ من 8000 لیتر گاز مێ بۆ نەخۆشخانە بەکاری بێنم بۆ ئیش پێکردنی ئەم نەخۆشخانەیە ئەوە باسی گڵۆب مەکە باسی پێداویستیەکانی ئەساسیاتی ناو نەخۆشخانە مەکە لەمەوە بیگرە هەتا گاتە دەرمان و پێداویستی پزیشکی کە ئەمانە بەڕاستی پزیشک ناتوانێت هەنگاو بنێ بەرامبەر بە نەخۆشەکەی بەبێم پێداویستیانە لە دەست تاقیمکردن لە بەکارهێنانی دەستکێش لە سەرچەفێکە بەسەر ئەو جێگەی ڕایە خاو نەخۆشەکەی تا فەحسەکە ئەمجا ئەو فەحسانەی کە ئینێرە بۆ مختبەر لە ئێستا موادی مختبەری من ئەم ئێوارەیە گەنگەشەیەکمان لەگەڵ مەسوولی مختبەری نەخۆشخانەی شار کرد پێڕاگەیاندم کە بەشی یەک هەفتە ئەو تیوبانی ماوە کە خوێنەکەی تیاگوازرێتەوە بە فاسەکان ئەمە کە زۆر شتێکی بەسیط کە بە شتێکی زۆر بەسیط ڕەنگە دکتۆر سابات لە نزیکەوە ئاگای لەوە بێ تەنانەت خودی دکتۆر سابات وتی من 500 دانەیەکم لای ڕەنگە بتوانم بۆ دابینکەم ئەویش وا دابنێ بەرگەی چەند ڕۆژێکی تری کرد چکە ئێمە ڕۆژی 200 دانە لەو تیوبە بەکارێنی ئەمە مختبەر وا دابنێنە مختبەر ئەمە جگەلەوەی کۆمەڵی پێداویستی مختبەری خۆی هەردەمێکە نییە بۆ نمونە وەکو فاسی ڤایرەسی وەکو فاسی خوێیەکانی ناو خوێن وەکو پۆتاسیۆم و سۆدیۆم ئەمانە فاسی شانەزانی کە ئەتوانین بڵین لە 6 مانگ زیاترەوە فاسانە هیچی نەماوە لە خستانە فاسی بەکتیرۆلۆژی کە ئەمانە هیچی نییە بێنە سەر فاسەکانی تر بۆ نمونە پشکرین بە تیشک لە ئەشیعا لە سیانەکردنی ئەجیزەکان لە پێداویستی کۆمەڵە لە جیازەکان کە تۆ کۆمەڵی موادی تیا بەکارێنی بۆ وا بکەی ئەم فلیمانە ڕوونتر و جوانتر و تەشخیصێکی باشتر بنێ کە ئەمانە هەمووی بە شێوەی ساتی هەیە ینی بۆ نمونە دکتۆر سابات دەزانێت ئێمە لە ماڵ لە پار مانگ 11ەوە ئەتوانم بڵێم هەفتەنی دوو جاری وایە دەنگەدەنگیشمان لەگەڵ تۆر ساباتە بووە یعنی بەڵێ لەبەری پێداویستی نییە ئێمە مەجبورین داخی دڵی خۆمان بۆ ڕێژین ئەوش دوایی بە دکتۆر سەواحی بڕێژێ ئیتر بەڕاستی نازانین تۆ سەواح بکیە ڕێژێ
ئێمە ناچارین چکە ئەگەر وانە بێ بەڕاستی خستەخانە مەجبوری ڕایگیری هاوڵاتیش تۆ بەرپرسیارەزان حاڵی حاضر کاگاوڕێگەر قەدەم بەی با بڕۆم پیایە ئەمە فاسی بەتیشک ئەمجا تۆ ئەم نەخۆشە یەتەوە وەلای دکتۆر پێویستی بە وەرەقەیە پێویستی بە پاکوتەمیزیە لەو ژوورەیە پێویستی بە تاقیماتە کە ئەمە هەمووی کاری تۆ کە تۆ ناکرێ نەخۆشێکە پێش خۆت فەحس کردووە ڕەنگە نەخۆشەی گوازراوی هەبێ بێی بە هەمان دەست بەبێەوەی تاقیمی دەستێکی بەبێوی دەستکێشێ بەکاربێنی دەست بێ لە نەخۆشی دووەم کە خۆ بیویتە سەرچاوە بۆ توشکردنی خەڵک بە کۆمەڵێ خوانەخوازە شتی خراپ بە تایبەتی لە سەردەمانێک کە ئێمە خۆ دەزانی کۆڤید هەبووە پاشەوە تۆ دەسەکەی بە دەرمان نووسین دەرمانە نووسی هەمومان باشە زانین کە باوەڕ ناکەم هیچ نەخۆشخانەیەک لە 150 دەرمانی تیا بێستا ئەمە جگەلەوەی کاگاوڕێ کۆمەڵی دەرمان هەیە تۆ ناتوانانی بە زۆر ساغیکەیتەوە بەسەر نەخۆشە ینی بۆ من ناتوانم هەموو نەخۆشێک کە ئیلتیابیە بۆ هەر ئەمۆکسیل بنووسم یا بۆ منە دکتۆر پشدەر هەر شروعی ئەمۆکسیل بنووسی یا بۆ منە دکتۆر دانا هەر بۆ منە کیفلکس بنووسی یا هەر جۆرە لەم جەر ئەبێ بەلایانی کەمەوە چەند جۆرێک لەم دەرمانە هەبن ئەبێت چەند جۆرێک لە دەرمانی دژە ئازارت هەبێ ئەگەر وانە بێ تۆ ئەو کاتە خۆ دکتۆری ئەگەر وا بێ هەمووی لە دەرمان تێ ناپەڕی و بەڵام نەخۆشەیە بە پەراسۆ حساسێتی نەخۆشەیە بۆی نابێ بۆی نەخۆشێکە یۆر نەخۆشی ترێ حساسێتی بە جۆرێک دەرمانی بێ بەدیلەکەی بۆ بەکاربیێنی لە ئێستاە بەڕاستی ئەم جۆرانە زۆر لیمیت کراون یا هەر نییە ئەمە جگە لەوەی کۆمەڵی دەرمانی ئەساسی ناو نەخۆشخانە هەیە کە بەشەکانی چاودێری ورد بەکارێنن کە دەرمانە بێهۆشکەرەکانن نەشتەرگەری بەم دەرمانانە ئەچێ بەڕێوە چاودێری ورد بەم دەرمانانە چێ بەڕێوە ئەگەرم دەرمانان نەبێ بەڕاستی تۆ ناتوانانی چارەسەری هیچ نەخۆشی ئەم شوێنە هەستیارانە بکەیت ئەمە جگە لە دەرمانە فریاکەوتنەکان کە ئەتوانم بڵێم ئەگە دەرمانی فریاکەوتن نەمالن لە سلێمانیا وادا بنێ سیستمی تەندروستی لەم شارەیە فەشەلیاناوە بەڕاستی چکە ئەم دەرمانە هەر یەکێک لەم بەڕێوەبەرانە بەشێکی گرنگ و سەرەکی ناو نەخۆشخانەکەی بەشی فریاکەوتنە دکتۆر شلێر فریاکەوتنی خۆیە دکتۆر دانا فریاکەوتنی خۆیە منی خۆمەیە دکتۆریادی خۆیە دکتۆر پشدەری خۆیە چکە هەر یەکێکمان گروپێ لە خەڵکەکانی ئەم کۆمەڵگە چارەسەرەکەین بۆ دکتۆر پشدەر تا تەمەنی 15 ساڵ ئێستا تا 18 ساڵیش لایەوە چارەسەرێک دێ بە شێوەیەکی فریاکەوتن جگە لە حەوادیس و ئەوانە نەبێ کە لای منە دکتۆرە شلێر هەموو حاڵاتێکی کتوبڕی ژنان لە لای ئەوە بە خوێنبەربوون بە خوانەخواسە مناڵێکە کەوێتە ئەوەی تووشی لە دەستدانی ژیانی دایکەکە و کۆرپەکە بێ ێ باشە تۆ ئەگەر ئەم دەرمان و پێداویستیانت نەبێ بەڕاستی ناتوانانی هیچ بکەی خۆ ینی ئێمە مەسەد بۆ نمونە دەستنین لە جیازێ بڵێن قەینا ئەم شەو بە چاکی ناکەین و بەیانی کە پیا کرا چاکەکەینەوە ژیان پاراستنی ژیانی ئەم مرۆڤانە لای ئێمە بە دەقە حسابە ینی بە چەند چرکەساتی حسابە گەر لە فریای نەکەوین بەڕاستی شتەکە گەورەتر ئەبێ جا کاگاوڕێ ئەمە بۆیە ئەم سیناریۆم باس کرد یعنی ئێمە ئەبێت تێبگەین تەنها ئەوە نییە من بەیانی بچم لای دەوڵەمەنێ 10 میلیۆن دینار پیاکەم یا لای حیزب 100 میلیۆن دینار پیاکەم بەڵێ بۆ هەفتەیە ڕەنگە وەکو پینەوەیە پینە لە گیفانەکە یەگرم ئەم لە ڕانانەکە بەس هەفتەی داهاتوو ئەو لایش کوونە بێ جەنابیشت ئاماژەت پێدا خۆ بەس دەرمان نییە تو یەک دنیا کەلوپەلت هەیە کە لێرە بەکارێن کاگاوڕێ من جارێ کۆمەڵێ دەرمانم هەموو ئەم بەڕێزانە ئیزانن ئەم دەرمانانە لە پلەیەکی گەرمی تایبەت هەڵەگیرێ یعنی ئەگەر 5 دقا کارەبای لەسەر بکوشێتەوە ئەبێ بای ملیارەها دینارە بێبی خەمە بەڕاستی بیکەمە زێرابەوە یا بسووتێنێت چکە ئەم دەرمانانە ئیتر ئەکسپایرە بێ مادەی پرۆتینیتیایە هەنێک لە پلەیەکی گەرمی تایبەتە دوایەوە هەڵەوە شەینەکەی ینی من جاری وایە لێرە سەلاجەیەک مەسووتەیە لیژنەی تحقیقی لە ئاستی وەزارەتە بۆ پێگەیەنێت دەرمانەکان ئەوەندە گرانن ئەوەندە بەقیمەتن یعنی بۆ نمونە من دەرمانی هەچی ڤاکسینمەیە هەم هەچی دژە تەنمەیە لە ڤاکسینی گەزاز لە دژە ساگ لە ڤاکسینی مەقسەد بۆ نمونە دژە ڤایرۆسی کەبەدی جۆری بی ئەمانە هەمووی لێرە هەیە ینی ڕۆژانە ئەم بەڕێزانە یەکێک بە جۆری لە جۆرەکان دەستی برینارە بێ یان نەخۆشێ کەیەت ئەم نەخۆشخانە بەرکەوتەی هەیە هەموو ئەم ڤاکسینانی بۆ ئەکرێ چکە بیرمان نەچێ من ساتێک لە ساتەکان یەک مانگ دژە گەزازمان نەبووە لەو مانگەیە دوو نەخۆش بە گەزاز مردووە ینی ئەمانە تەبان ئەمانە کۆمەڵی ستانداردن نابێ ڕووبە ڕوودانیان چۆنەڵی مەسەد کوفرە بڤەیە بەڕاستی سیستمی تەندروستی بە کۆمەڵی ستانداردی هەیە ینی بۆ نمونە ژنانی دووجان کە ژنی دووجان مرد خۆی نیشانەی پرسیار دروستەکە لەسەر سیستمی تەندروستی ئەو وڵاتە بۆ نمونە گەر لە نەخۆشخانە فریاکەوتنەکان تۆ نەتوانانی خەڵک ڕزگارکەی ڕێژەیەکی مردن هەیە کە لەو ڕێژەیە تێپەڕیت نیشانەی پرسیار دروستەکە لەسەر ئەدای ئەو پزیشکانە توانای زانستیان سیستمی بەڕێوەبردننی نەخۆشخانە جۆی دەرمانەکان بەکارێنی ئەو ڕێسا و ڕێسانی کە کاری پێکەی لە نەخۆشخانەکان بۆیە زۆر ئەبێ بیرمان نەچێ ئێمە تەنها ئەوە نییە بین ئەو نێ من بزانم وازم 86 جۆر دەرمان ئەمانە دەرمانی ئەساسی ناو نەخۆشخانەکانی پێڵن یعنی وەکو ئۆکسسیژین وایە بۆ نەخۆشخانەکان جۆرە ئێستا چەند هەیە لە نەخۆشخانەکەی جەناب من لێو ناشارمەوە
کۆمەڵێ دەرمانی بەرچ زەنی کاگەڕێ کۆمەڵی حەلەقەیە بەیەکەوە یعنی بۆ نمونە تۆ ئەگەر لەم حەلەقەیە دوانیانە نەبێ ئەگەر وا دابنین دەردانەیە زنجیرەکە هەڵەوەشێ چکە تۆ زانی بۆ پەکتەکەوێ ینی دکتۆرەشتەی گریمان نەخۆشەکەی بەنج کرد گریمان چاقۆیشی هەبوو سکی نەخۆشەکە هەڵدەرێ ئەی موادی دوورینەوە بۆ نمونە ئەی بەچی مەسەد ئەم شانانەی کە لای ئەبا ئەی بەچی خوێن بۆستێنێ ئەی بەچی ئەم شتانە بەیەکەوە بەستێتەوە خۆ ناکرێ بێ بە دەرزی و دەزوی ماڵەوی بەسێتەوە چکەمانە کاری زانستی نیە ئەمانە بەڕاستی ئەمانە شتێکن تۆ ئەبێ یانەی کە یا ئەبێ هەموو شتێک لە بەردەستا بێت چکە کاری پزیشکی کارێکە ڕەنگە هەنێ سات و ئانی نەخوازراوی تیا ڕوو بدا کە تۆ لەو کاتە بیرمان نەچێ بەرپرسیارەتی یاسایی بەدواوە بەرپرسیارەتی ئەخلاقی بەدواوەیە من ناتوانم دوایی بە نەخۆشە بڵم وەڵام نەخۆشەکەتان مرداوای لێبوردنەکەم فڵانش لە خەسخانەیان نەبوو ئەڵێ بۆ کردێ حتەنانەت خودی حاکم پێم مەڵە بۆ کردێ ینی پەلە چی دواتر دێمەوە خزمەت جەنابتان بۆ ئەو بابەتانی دیکە کە لە ڕووی یاسایەکەەوە ئێوە تا چەند بەرپرسیارە سپاسەکەم دکتۆر مێت دکتۆریات نەخشبەندی بەڕێوەبەری نەخۆشخانەی هیوا کە لەوێ ئێوە هیوا و ژیانەکەنەوە بەبەری زۆرێک لە نەخۆشەکانی شار کە تووشی شێرپەنجە و کۆمەڵێک نەخۆشی دەگمەنە بن دیارە بە دڵنیایی ئێوە هەر لە ماوەکانی ڕابردووە دڵنیاشم لە ئێسادا یعنی نەخۆشخانەکەی ئێوەش بەدەر نییە لەم کەم و کورتیانەی کە هەیە ینی حەزەکەم بزانم لێرەوە پەیامتان چییە بۆ بەرپرسانی ینی ئەگەر ئەم نەخۆشخانەی جەنابەت کە بە نەخۆشخانەی هیوا ناسراوە ڕوبەڕووی ئەم کارەساتە گەورانە بێتەوە چی ئەخولقێ لەم شارەدا چی ئەخولقێ بەرامبەر بۆ نەخۆشانی کە ئەیانەوێ جارێکی کە هیوایان پێبەخشنەوە ژیانیان پێ بدەنەوە بەڕاستی دکتۆریات فەرموو پێشەکی سوپاسدانەکەم بە خێراتنی پزیشکە بەڕێزەکانیشەکەم بەنسبەت ئەو دۆخی کە هەیە بۆ زانیاریتان ئێمە زیاد لە 4 مانگ 5 مانگە ئەگەر بە ڕای گشتیش داوامان نەکرد بێ لەسەر ئاستی بەڕێوەبەرایەتیەکان و بەڕێوەبەری نەخۆشخانەکان و بگرە وەزارەتی تەندروستیش ئێمە هەوڵی جدیمان ناوە بۆ بابەتەکە بەڵام بەداخەوە ئەوەی جێی نیگەرانیە ینی بەڕاستی توانم بڵم هیچ جوابێک بوونی نەبووە من لە نەخۆشخانەی هیوا لە مانگی 11 ڕابردووەوانێ هیچ بڕەپارێک بۆ ئەو چەکانەی کە بۆ کڕینی دەرمان و پێداویستی پزیشکی سرف کراوە بەکار هاتووە بۆ من سرف نەکراوە کە لە ئێستادا مانگ 11 پارەوە کە ئێستا ملیار و نیوێک چەک لە نەخۆشخانەی هیوا لە ژووری حساباتەکە کەوتووە و هیچ جوابێکیش نەبووە و ئێمە کە هاتوینەتە سەر شاشە و کە داوامان کردو و کە هاوارمان هێناوە بۆ ڕای گشتی کاتێک بۆ کە بێ ئەمەل بووین لە هەموو ئەو لایەنانی کە داوامان لێ کردو و قسەمان هەبووە و من ئەوەی لام سەیرە ینی بەڕاستی ئەم بابەتە من چەندێ ئاگادارم دڵنیامەوانی کە لەلایەنی بەرپرس و ئاستی بەرزان زۆر لە من ئاگادارترن و چەندین جار لە ژوور و لە کۆبوونەوەکانە دانیشتوین باسی ئەم دۆخەمان کردووە و پێمان ڕاگەیانون کە ئەم دۆخە بەو شێوازە بەردەوام بێت ئێمە تووشی کارەسات و لێبڕینی دەرمان دەبین لە ئێستادا وەڵام بەداخەوە ئەوەی ئەبینرێ وەڵام هەمیشە ئەوەیە کە ئەڵەن کۆبینە و باسی لەکەین بەڵام کەرتی تەندروستی هی ئەوە نییە دابنیشی بە 2 مانگ و بە 3 مانگ چارەسەری بۆ بدۆزیتەوە لەبەروی من ئێستا 150 نەخۆشمەیە کە چەند جۆر چارەسەرێک بڕاوە لە نەخۆشخانەی هیوا ئەمانە زیاد لە 2 مانگە بەبێت چارەسەر ماو نەتەوانێ و ڕۆژ بە ڕۆژ کەێن نەخۆشەکان لەبەر چاوی خۆم لاوااسترە بن راپۆرتی پزیشکیانیت کە نەخۆشیەکەیان زیای کردووە یعنی بە کوردیەکەی تۆ دانیشی کۆبوونەوەکەی و بڕیان لەسەر دۆخی تەندروستی و چارەسەرەی کاکە نەخۆش ئەمرێ خۆمە پرۆژەیەکی جێبەجێکردن و پرۆژەیەکی گەشت و گوزار و پرۆژەیەکی بازارکردن نییە بڵێ ئەگەر 2 مانگیش دواکەوێ هیچ لە وەزعەکە ناگۆڕێ دواکەوتنی نەخۆشی من لە چارەسەر یعنی ئەڵێ ڕیسەکە کاتۆ بەخوری ینی تۆ زیاد لە ئەتوانم بڵێم نەخۆش هەیە زیاد لە 100,000 دلاری تیا سەرف کراوە سە لەبەر ئەم 2 مانگە دیسان نەخۆشەکەی زیای کردێتەوە کوایەتەوە هیچ بۆ جێبەجێ نەکردبێ و بەڕاستی ئەوەی من لام سەیرە ئەم دۆخەی کە بوونی هەیە لە شاری سلێمانی بە تایبەتی بۆ کەرتی شێرپەنجە هەمان دۆخ لە هەولێر و دۆخ بوونی هەیە من ئاگادارم کۆتا کۆبوونەوە کە لە وەزارەت کراوە ئەنجومەنی سنۆق نوێنەرانی ئەنجومەنی وەزیران لەوێ وجودیانە بۆ هیچ سەرۆکی حکوومەت و جەنابی جێگری سەرۆکی حکوومەتیش ئاگاداری دۆخەکە بوون و پێمان ڕاگەیاندون بەڵام هەموو ئەو گرفتانی من باسم کردو هەولێر و دۆکی شەی بووە تەنانەت بابەتی شێرپەنجە نەخێر من دوێنێ و پێرێش لەگەڵ مدیری سنتەری هەولێریش و دووهۆک خۆی تەلەفۆنی بۆ منیش کردووە ئەوەی سەڕەنگە گوێ لە دەنگیش بێ هەمان ئەو دەرمانانی کە من نیمە ئەو داوای کردو تۆ منیش نیمە دکتۆریات دەستخۆشی کردو کە ئێمە داواکەین یعنی بەڕاستی کاکاوڕێ یەک نوقتە هەیە ئێمە ڕاشکاو بین لەگەڵ هاوڵاتیان بە تایبەتی توژوانی شێرپەنجە یانەوە تا بە فعلی ئەو خزمەت گوزاریە تەندروستی نەخۆشخانەی هیوا لە ساڵانی ڕابردوو جێبەجێی کرد و یەکەم خستەخانە بوو لەسەر ئاستی عێراق لە خزمەت گوزاریە توانای بەردەوامبوونمان ماوە یان نەمان ماوە ئای ناکرێ من نەخۆش 2 مانگە هەفتەی جاری گێتە لای من ئەڵم بڕۆ هەفتەی داهاتوو وەرەوانێ ینی ئەم دۆخە بەم شێوازە ناڕۆوە ئەو
ینی ئەو دۆخی کە ئێستا ئەیبینین ئێمە قەناعەتمان پێی نییە بە چه حکومێک بە چه قانونێ بە چه منطیقەیە داهاتی سندوقی کۆمەک بۆ توشبوانی شێرپەنجە بەراورد بە ساڵانی ڕابردوو نزیکە لە سفر. یعنی ئەو ملیار و نیوەی من کە چەکە هی داهاتی سندوقە لەسەر سنووقە چەکی سنووقی شێرپەنجەیە سندوقی شێرپەنج من ئەو پرسیارە من ئەیکەم کاکە من لێرە داواکەم لەلایەن لەوانی لە ئاستی باڵایەن کاکە سنووقی شێرپەنجە بۆ داهاتینە سنووقی شێرپەنجە داهاتەکەی سەرچاوەکانی دیارە بەپێی یاسای ژمارە 11 ساڵی 2012 لە پەرلەمانی کوردستان بریتە لەو باجەی کە لەسەر جگەرە و خواردنەوە کحولیەکانە لەگەڵ ئەو بڕەبەشە بودجەی لە سزا یاخود لە ڕسوماتی هاتوچۆوە بۆمانیت ئایا لە هەمومان بەرچاومان ڕوونە ئێستا جگەرە زۆرە و مەشروب زۆرە و سیارە زۆریان 2007دا بە دڵنیای ئێستا زۆر زیاتر پێت ئەڵێم نەک نەهاتوو ئێمە نەمان بینیەوە لەبەروی تۆ من پێت ئەڵم لە مانگی 11ەوە 1 دینارم بۆ سەرف نەکراوە و من یەک شتێ دەوترێت تەخسیسی پارە هەیە هاوکاری کراوە بەڵێ کاکە تەخسیسی پارە بە وەرەقە هەیە ئیمزا بە وەرەقە هەیە دەسەڵات بە وەرەقە هەیە دکتۆریات مانگی هەموو ئەمانە کە ئێمە دەسەڵاتمان هەیە کە پارە نەبوو چی لە دەسەڵاتکە من عیبێ سنووقێکی شێرپەنجە نەخۆشخانەی هیوا مانگی ڕابردوو عەرزی دەرمان و پێداویستی پزیشکیمان کردووە لەناو پارێزگای سلێمانیە هیچ سەیدەلیەک و کۆگایەک و دەرمانی ئامادە نەبوو پارێستۆڵە بە من بفرۆشێ لەبەروی توێتی من پارەکەم قفڵە بێت بەڕاستی ئەگەرم دۆخە بەم شێوازە بەردەوام بێ وەکو کاک دکتۆر ئومێدی ئاماژەی پێدا کاکە کە ئێستا ماڵی دەرگای خەستخانەک بەڵێ دانەخراوە خۆ من جەزام هیوا ئیشەکە نەخۆشخانەی مناڵان مناڵبوون هەموو شار ئیش دەکات بەڵام کە تۆ ئاستی خزمەت گوزاریت بۆ توشبوویەکی شێرپەنجە هاتە خوار لە سا چل مانای وایە تۆ توانای بەرگریت نەماوە یان توانای خزمەت گوزاریت نەماوەتە تۆ بەس نەخۆش بەڕێیەکەی بە نمونە پێت بڵم کاکاوڕێ سنتەری ژیانەوە سنتەری چارەسەری توشبوانی شێرپەنجەیە بە تیشک باشە زیاد لە 10 ساڵە خزمەتی هەولێر و دوهۆک و کەرکووک و مووسڵ و ناوەڕاست و خواری و عێراقیشی کردووە زیاد لە 10 ساڵە ئەم سنتەرە دوو جیازیە ئەم دوو جیازە ئێستا خراپ بوون هیچ ڕۆژێک نیە ئەم دوو جیازە بەیەکەوە ئیشکەن معقولە 3 ساڵە بڕیاری دەرچووە بە فەرمی لە هەموو ئەو لایەنانەی پەیوەندیدارن کە جیازێکی نوێ بینایەکی نوێ بۆ ئەم نەخۆشخانەیە بکرێ هەتا ئەم دقیقی قسەی تیادا داکەم بەردێ نەخراوەتە سەر بەردێ توشبوویەکی شێرپەنجەی ڕاتۆتە لای منەڵە چوون وتێتی 6 مانگکە چارەسەرە بۆکەم کاکە 6 مانگ زۆر پیاوانەترە بە نەخۆشەکە بڵێ کاکە وڵات تۆ ئەمریت من ناتوانم بۆ بکەم بڕۆ خۆ مشوری خۆ بخۆ و ئەو چارەسەرانی من لێم بڕاوە کاکە حەبێکی پارێستۆڵ نییە نەخۆش پێی بکڕێ دوو عیلاجەکە هەموو سنتەرەکانی هەولێر و دۆکیش ئاگادارن و ئێستا گویان لە دەنگ بێ خۆشیان نیانە بای 4000 بۆ 5000 دلارە ئەگەر ئێمە بە فعلی ناتوانین بیکڕین با بە فعلی ئەلانی کەین ئاستی خزمەت گوزاری شێرپەنجە لە چاو ساڵانی ڕابردوو ئێنی نەخوارێ ئێمە ناتوانین عیلاجە گرانبەهەکانی کە ساڵان لە هەر وڵاتێک دەرچوای ئەمە بەکارمێنێن ناتوانین بەکاری بێنین من ناڵم ئەمە عیبەیە بەڵام با ڕاشکاو بین لەگەڵ خەڵکی خۆمانە و بەڕاستی یەک شتت پێ بڵێم ئەم دۆخەی کە ئێستا هەیە هەمومان هەموو لایەنە پەیوەندیدارەکان لە من باشتر ئاگادارن و دەزانن چارەسەرەکەی لەکوێ و من لێرەوە ئێڵم چارەسەر لەو شوێنەیە کە دەسەڵاتی پارە و سەرفکردنی پارەی هەیە ئەگینا چارەسەر لای نە هیچ کەسێکە کە بڵێ دەسەڵاتمان پێ بدا یان بەدواداچوون بگرێ نەخێر گرفتی پارە حەلکەن هیچ گرفتێ نامێنێت لە سنتەرە شێرپەنجەکان و کەرتی تەندروستی بە شێوەیەکی گشتی وەکویان و دیانی ئەوسا وا باسەکراوە خەڵکی سلێمانی ژەمیشە وایە ودووە بەرپرسانی ینی تەندروستی ژەم شارەیە وایەن و کە سلێمانی لەسەر ئاسی عێراقا یەکەمە لە ڕووی تەندروستیەوە بەڵام ئەگەرم کارەساتە ئاوها بەردەوام بێ ینی ئێوەی بەڕێزانی کە شارەزان لە بوارەکەیە پێتانوانی ینی سلێمانیە چێتە ئەخیر لەسەر ئاسی تەندروستی بێگومانە چێت ئاخیر من کە هاو تیشکم بۆ نەکردو کە هاو عیلاجی بایۆلۆجیم بۆ نەکردو مەناعیم بۆ نەکرد بەس کیمیایی بۆ کەم کیمیایی لە هەموو شوێنەکەیە مانای وایە من یەمەوە سەر نقطەی سفر تەنها ئەضعف الئیمان بۆ نەخۆش پێشکەشەکەم تەنها نەخۆش بەڕێیەکەم ئەم قسەیە زۆر ناخۆشە بەڵام بە فعلی وایە شتێک نامێنە بە ناوی زانست و پزیشک و زەمیرەوە لەگەڵ توشبوواندا یعنی بەڕاستی یەک شتیژەیە کاکتۆر ئاماژەی پێیا دکتۆرمێت ئێرە بە هاوکاری من لەگەڵیان هاوکاری ئەبێ هەبێت بەڵام هاوکاری تاکوێ خۆ ناکرێ هەموو شتێ بخرێتە سەر خێرخوازی و هاوکاری و ئێمە بینە سەر تەلەڤیزیۆن بپارڕینەوە ئامادەین وەڵا سواڵەکەین لەسەر جادە بۆ نەخۆش بەڵام کە من نەزانم نەتیجەی نییە ئەگەر من ماگانە 100 ملیۆنیش هاوکاریم بۆ بێ دەرەقەتی ئەو لۆدەنەیە ئەمە ڕۆژێ دوو ڕۆژ سێ ڕۆژ دوای ئەو کاتە ئێمە ناتوانین کاکە حەق بە نەخۆش بین من بەیانی 100 ملیۆنم بۆیێت بە هاوکاری من 150 نەخۆشم هەیە کولفەی هەر یەکەیان بۆ یەک کۆرس 14 ڕۆژدارێ 5000 دلار بیەم بەکێ کاکە بیەم بە 50 نەخۆشنە یەم بە سەکەیکە ناتوانم و هاوکاریش بەردەوام هەبووە سلێمانی با پێت بڵم ئەوەی کە
ڕەنگە تا یاسەرنی هێشت کەوتبێ یەکەم هاوکاری خێرخوازان بووە و بەڕاستیش ئیداری مەکتەبی دارایی یەکێتی نیشتیمانی کوردستان هاوکار بوو بەڵام ئەویش ناتوانێت بۆ من ئێستا ماگانە هەموو مانگە پارەی خۆبەخشەکان هەر ئەوانەیەن پاکی جمتێک چۆ لە بەشی چانی مۆخی ئێسک هەر ئەوانەیەن بەڕاستی من یەک شتی کاڵم ئەیبێ لەبەر نەبوونی دەرمانێک بای $40 جاریوە بای $50 جاریوە بای $100 لە چانی مۆخی ئێسک کە تێچۆکە گەر حکوومەت بینێرە لەسەر خۆی دەفتەرە یعنی باوەڕ کە ئەگەر میکانزمێکی مەزبوط هەبێ بۆ ئەم گرفتانە گوێ لە ئێمە بگیرێ گوێ لە هەموو ئەوانە بگرێت کە لە ئاستی زانستیان گەورەترین گرفت لە ئێستا ژوتومە پاریش لە کاتی دروستبوونی ئەو نەمانی بەدەڵعیادا لە نەخۆشخانەی واوتومە دراساتی کەرتی تەندروستی ناکرێت کەسانێک بیکا کە نەزانە پارەستۆڵ چییە توژبوویەکی شێرپەنجە چییە ئەبێ لە هەموو ئاستەباڵەکان کە بەرزترین ئاستیشە پزیشک و ستافی تەندروستی بڕیار بدا کە میکانزمی ئەگەر سەرفکردنی پارەیە ئەگەر کڕینی دەرمانە کێ بیکڕێت چۆن بکرێت چۆن بڕە بەڵێ بێگومانە بەڵێ چەندین بەشەیە کە تۆی بێی نازانێ ئەلفوبەی پزیشکی نازانێت چیە بڕیار لەسەر تۆ یا بڕیار لەسەرەوە چۆن پارە تەخسیس کرێ ئەم پارێت چۆن سەرف کرێت چۆن کاری لەسەر کرێت یعنی بۆ ئاگاداریشتان موضوعی بەدەڵعیادات کە پار لە مانگی حوت حەل کراوە ئێستا کە لە مانگی چواری تا ئێستا نەخۆشخانەی هیوا هیچ بڕەپارێکی وەرنەگرەوە کە پزیشکان و کارمەندان لە هەشتی بەیانی بۆ 5 ئێوارە داوام دەکەن و نەخۆشخانەی شار و نەخۆشخانەی ژنان و مناڵبوون و هەروە نەخۆشخانەی مناڵانیشی تێدایە بەڵام یەک قسەمان نەکردووە بەڵام ئەمەی ئێستا کە ئێمە هاوەریانەوە کە مە ڕۆحی ئینسانە ئینا ئێمە لەوەشا گرفتەیە بەستومانە کێشە نیە با ئەمە ئەگەر ڕۆتینە ئەگەر دواکەوتنەکە بەداخۆ پێویستی بۆ ڕۆتینە نییە گرفتبانیە با بە مانگی کەش دواکەوێ بەڵام ژیانی هاوڵاتی ناتوانین لەسەری بێدەنگ بیت چکە بەڕاستی من خۆم شخصیەن ئەگەر تا مانگێکی کە تا پێش دەژن ئەم دۆخە چارەسەر نەکرێت بە واقعی نەسەر تەلەڤیزیۆن و ئێلانیەکەین و ڕایەگەێنی ئیتر نەخۆش ئێمە ناتوانین خزمەتی بکەین بەو ئاستەی جارە سپاس دەکەم دێمە خزمەتەنا بە دکتۆر پشتدەر بەخێر بێی بەڕێوەبەری نەخۆشخانە زۆر سپاس منداڵان لە سلێمانی دیارە یەک دنیا گرفت یەک دنیا کێشە یەک دنیا کەم و کورتی لەلایەن دکتۆرە بەڕێزەکانەوە خرایە ڕوو هەمویان ینی کۆمەڵێک نەخۆشخانەی گرنگیان لەژێر دەسایە دەیبن بەڕێوە دیارە نەخۆشخانەکەی جەنابیشت کە بەڕێوەبەری لەوەیەکێکە لە نەخۆشخانە هەستیار و دیارەکان لە شاری سلێمانیە گرفتەکانی بەڕێزیشت هەمان گرفتە یاخود زیاترەوەی بەڕێز خۆی لە ڕاستیە گرفتەکان ئێمە لەسەر سێ ئاس خۆی بینێتەوە خۆتان ئەزانن پێشتر نەخۆشخانەی مناڵان نەخۆشخانەیەکی وێرانە بوو خەڵک کەمتر ڕووی تێکرد و یعنی خەریک بوو کەرتی تایبەتە بوژایەوە بەڵام لە دوایە ئێمە بە هاوکاری هەموو لایەک تەبەن خێرخوازان و بەڕێبەراتی تەندروستی سلێمانیش ئێمە نەخۆشخانەی مناڵەمان هەم نۆژەن کردەوە و هەم گەورەمان کرد و هەم کۆمەڵ ئامێری زۆ باشمانێنە بۆیە پێش ئەو کاتە کۆمەڵە گرفتی هەبوو لەگەڵ گەورە بوون و بەرفراوان بوون و لەگەڵ زیادبوونی سەردانیکەران بۆ چارەسەرکردن ئەو گرفتانە دووقات و سێقات بووە بۆ لەبەری ئێمە ژماری کارمەندمان پێویست بوو بۆی کە دووقات و دوهێندە و سێهێندە بکەین بەداخەوە کەمی کرد نەکزیایی کردووە کێشەی گەورەمان بۆ دروست بوو لە کەمی کارمەند و پەرستاری زانکۆ ئەوەیەکە لە کێشەکانمان دووەمیان لەبەری ژماری ئەوانی کە یەن بۆ چارەسەرکردن ژمارەیەکی زۆر سەردانیکردن سیر کە موادی مختبەرمان زۆر کەمی کرد بەشێکی زۆری لەو نەخۆشانی کە سەردانەکەن ئێمە ناچارە بین بۆ تاقیگەبیان دەرەوە و ئێمە لەوێشا گرفتی گەورەمان بۆ دروست بۆ لە مانگی 11 ئەو بەڕێزانە شەمووی باسییان کرد دینارە سرف نەکراوە بۆ هیچ جێکێک لە کڕینیەوەوانە لە هەمان کاتە ئێمە ڕۆژانە ئێستا نزیکی 1000 نەخۆش سەردانمانەکە بەتەواوی بەشەکانەوە لە ئێستایە کە ژماری نەخۆش زۆر کەمە لای ئێمە تاوان لە زیادکردنا زۆر جانزیکە بێتەوە لە 2000 بەتاوی ئەو بەشانی کە سەردای نەخۆشخانەکە خۆتان نەزان نەخۆشخانەکە ئێمەیەکێکە لە نەخۆشخانە گەورەکان هەموو ئەو نەخۆشخانانە تێرشێری سێنتەرن واتە کۆتا مەرحەلەی نەخۆش کە سەردانیەکە بۆ چارەسەر لە تەواوی سنتەرەکانی ترەوە ئێنێرن بۆ ئێرە بۆیە لۆدێکی زۆر گەورە لەسەر هەموو نەخۆشخانە دروست دەبێت کە هەموو ئەو هاوڕێیانە کە لێرن کە بەڕێوەبەرن لەو شوێنانە بۆیە سیرەکەی دەرمان لای ئێمە تەواوی مناڵان لە 0 بۆ 18 ساڵ کە سەردانی ئەماکە لۆدێکی زۆرمان لەسرە دەرمانێکی زۆرمان پێویستە کێشە و گرفتی زۆر گەورەمان بۆ دروست بێت لەبەرەی تەواوی نەخۆشخانەکان بە هەموو جۆرەکان و سەردانی و نەخۆشخانەیەکەن یعنی گرفتی زۆر گەورەمان بۆ دروست بۆ ئێمە وەگەوەی کە بەڕێزانیش باسییان کرد ئێمە زۆر جا کێشەیەوەمان بۆ دروست بێ سیرەکەی ئێمە دەیان جۆر کۆکەمان هەیە هەر جۆرە کۆکەیەک خۆی چارەسەری تایبەتی خۆی هەیە بەڵام ئێمە یەک جۆر چارەسەرمان هەیە بۆ تەواوی جۆرەکان یان کێشە و گرفت لەوە دروستە بێ زۆر جار نەخۆش سەردانەکەڵە بۆ چاک نەبووم بەم دەرمانە وا ناسە یعنی ئێمە ناچار بووین بۆی کە خەڵک بەڕاستی یعنی ڕازی بکەین ڕازیکردنێک ینی بەڕێکردنی نەخۆش
ناچار بووین کە ئەو جۆرە بۆ هەموو جۆرەکانی کۆکە بەکاربێنین چاکیش نابێ بۆیە سیرکە ئێمە دەیان جۆر دەرمانمان هەیە کە نەخۆشی درێژخانمان هەیە کە یەک جار نووسین سیرمان کردووە لەوانێ باید 2 ملیۆن دەرمانی بوێت یعنی تۆ یعنی 2 ملیۆن دینار لە کاتێک ئەگەر لە نەخۆشخانەیانە بێ بچێت لە دەرەوە بیکڕێت زۆر جار نەخۆشی زۆر ینی ئیمەرجنسی هەیە کتوپڕ هەیە کە ئەمە لەماوەی چەند کاتژمێرەکە فریای نەکەوێت لەوانەیە ژیانی بکێتە مەترسیەوە ینی هەموو ئەمانە کێشە و گرفتی زۆ گەورەی ئەو نەخۆشخانەیان بۆیە ئێمە یەکێ لە گرفتە گەورەکانی ئێمەش کە بۆ نەخۆشخانەکە ئێمە دروست بۆی کە خۆتان نەزانن کەرتی تایبەت لە نەخۆشخانی لە مناڵانە وەک پێویست گەشەی نەکردووە ئەویش بۆیە ئەوەیە گەڕێتەوە کە خەڵکێکی زۆر سەردانی ئەم نەخۆشخانەیە کە لەوانە نەچێتە کەرتی تایبەت ئەمە لە ئێستا گرفتە بۆ ئێمە بۆ لەبەر ئەم خەڵکە کە نەخۆشخانەکە دا بخرێت یاخود کەوێت لەو کاتەوە تۆ کەرتی تایبەتیش تابێت بارێکە بۆ ڕاستکاتەوە ینی بەڕاستی خۆی ئێمە قەت لەگەڵ کەرتی تایبەتانین بەڵام تۆ کەرتی تایبەت لە زۆر جارە لەو کاتانەیە لەوانەیە فریا بکەوێت یعنی فریای خەڵک بکەوێت ئێمە کێشە و گرفتی زۆرشمان هەیە لەوە هەموو کەرتی تایبەت لە بواری نەخۆشیەکانی مناڵانە نییە زۆر کەمە زۆر بچووکە کە دەرەقەت نایە ینی کام نەخۆشخانی تایبەتی مناڵان هەیە کە بتوانێت ڕۆژێکە بە هەمووشیان بتوانن 400 نەخۆشیش بەڕەکەن نەک 1000 نەخۆش بۆیە گرفتی گەورەیە بەڕاستی بۆ منداڵانی ئەم دەڤەرەکە من وا بیرەکەمەوە تەواوی ئەو بەڕێزانەی کە لێرەن زیاتر لە نیوەی کوردستان بۆ نەخۆشەکانیان سەردانی ئەم نەخۆشخانانی سلێمانی ئەکەن بیرن نەچێت ئەوەی کە کاکتۆریاتیش باسی کرد ئەم کێشە و گرفتانە لە تەواوی کوردستانە هەیە بەڵام چەند جیاوازیەکمان هەیە بۆی ئەم شتانە ڕوون بێ لای خەڵک یەکەمیان لە سلێمانی بۆ یەکەمە لەسەر ئاسی عراق لە سلێمانی بۆیە ئاسی یەکەمە لەبەری لێرە کەرتی گشتی تا ئێستا بە بەهێزی ماوەتەوە یعنی خەڵکێکی زۆر ڕوو لە کەرتی گشتی ئەکات کەرتی گشتی لێرە تا ئێستا توانیوێت لەسەر پێی خۆی بۆ سێ و خزمەتێکی زۆر باش پێشکەشکات بەڵام لە شارەکانی تر بە پێشەوانەوەیە لەوێ کەرتی تایبەت بەهێزترە لەبەرەوە خەڵک ئەگەر کەرتی گشتی لاوازیش بێت پێوە دیار نابێت لەبەری خەڵکێکی تر خەڵک بە گشتی ئۆڵڕێدی ینی هەمیشە خۆی سەردانی کەرتی تایبەتەکە بۆیە پێوە دیار نابێت یەکی لە کێشەکانی تر ئێمە لێر هەر کاتی هەست بە سلێمانی ئەوەیە بەڕاستی ئستا هەندێک شتی جیاوازی تریشە بۆ ڕوونەکەمەوە یەکی لە جیاوازەکانی تر ئەوەیە ئێمە بەڕاستی لێر ئێمە هەر یەکێکمان هەر کاتی هەست بە گرفتێ بکەین بچووکترین گۆڕانکاری گرفت لێر ئێمە خۆمان ئەکسەر دەستگاکان ڕاگەیان و خەڵکی لێ ئاگادارەکەینەوە یعنی بۆی کە ڕاشکاو بین لەگەڵ خەڵکا بۆی خەڵک ئاگادار بێ بەڵام سیرێکی لە شارەکانی تر لەوانەیە بەو شێوازە نەبێ ئەوەی کە ئاکتۆر باسی کرد هەمە گرفت لەو شارانە هەیە بەڵام کەس دەنگی لێوە نایە بەڵام لێرە ئێمە کاربەدەستانی تەندروستی لێرە بچووکترین گۆڕانکاری هەبێ هەموو خەڵک لێ ئاگادارەکەینەوە یعنی بۆی خەڵکیش بێت لەگەڵ مانەفشار دروستکات بۆی بتوانین ئەو کەرتە بەسەر پێوە بمێنێ یەکی لە گاوی باشتر یعنی تو بەدڵنیاو یەکی لە شتەکانی تر یەکی لە شتەکانی تر کە پێم خۆشە بەڕاستی ئاماژەی پێ بم لێرە ڕاگەاندن بەش هەمویان خەڵکی زۆر ئازان چاونەترسن بوێرن وریان یعنی ئێمە بچووکترین شت ئێمە زۆر جار ناوێرین بەڕاستی شت بڵاو بکەینەوە لە ترسی ئەڵێن ڕاگەیانکارەکان ئیتر هەر هەمووی یەن بەلامان هاوکارمانن یعنی ئێمە بچووکترین شت بێت ئەوان هەمووی هاوکارمان دەنگی ئێمە ئەگەێن بەسەرەوە یعنی بەڕاستی ئەمە سەرەوەی خۆی ناوێت گوێ بیستی بێ ئەگینا ئێمە زۆر بەڕوون و باشترایی هەر هەمومان لە بچووکترین گۆڕانکاری لە بچووکترین کێشە لە بچین گرفت کە دروستە بێ ئێمە لە یەکەم لەحزە و هەموو جار ئاگاداریانەکەینەوە جێگەی خۆشحاڵی شەوەی کە جەناب دەڵێ بەدڵنیاییەوە بۆیە دەرکەوتووە تا وەزارەتی تەندروستیات و سەرهێڵ بەڵام تا چەند گرنگە کە ئەم لیژنەی پێکەیناوە ینی فاکتەکانی چارەسەر چێ لایە و سپاس دەکەم دکتۆر پشدەر دێم و خزمەت جەناب بۆ دواوتە بە بچمۆ لای دکتۆر سابات ینی ئەمە ئەکەمە دواوتە بۆیە ینی و دوا پەیامیشت بێ دکتۆر دیارژان ئەو مایکەی بیتە سپاس دەکەم ببورێت خوا ینی دواپەیامی بەڕێزت ئەگەر بەجووی بەرپرسانە بیڵێ ئەگەر بۆ هاوڵاتیان بیڵێ چکە تا هەمووی بە تایبەتی لە ڕووی دابینکردنی دەرمانەوە ڕویان لە جەنابدا ینی جەنابیشت ینی ڕوود لە بەغدایە کە بەو شێوازە دەرمانت بۆ دابینەکە ڕوود لە حکوومەتی هێرێمی کوردستانە کە داوێتێ کەرتی تایبەت زۆر جار ئەگەر نەختینە نەبێ ئەوانیش ناتوان دابینیکەن دواسەرنج و پەیامی بەڕێزت بە کورتی سپاس دەکەم وڵی لێرەوە داواکارم بەڕاستی پێویستە ئەبێت ئەو کێشەیە چارەسەر بکرێ بە دابینکردنی نەختینە چونکە کە نەختینە دابین بکرا ئەتوانین پرۆسەکە بەردەوامی پێبین بە سەرچاوی دووهەمان کە دابینکردنی دەرمان و پێداویستی پزیشکیە بە شێوەی بودجەی کڕین واتە بە شێوەی بودجەی پرۆسەی تەندەرین ئەگەر بێت و ئەم کێشەی نەختینێ و کێشەی بانکەکان چارەسەر نەکرێ بەڕاستی ئێمە ئێستا لە مانگی چوارین کە پرۆسەیەکمان هەبووە لە ساڵی 2021 توانیومانە پێداویستی ڕابکێشین بەڵام چەکەکان سەرف نەکراوە بەڵام ئێستا لە سەرەتای ساڵین ئەم پرۆسەیەمان نەکردووە کە دەرمان و پێداویستی پزیشکیمان وەرگرت بێ یعنی ئێستا من بەڕێوەبەری کۆگای دەرمانی هەرێم لە سنووری پارێزگای سلێمانی لە مانگی یەکی ئەم ساڵەوە کە ئێستا یەکی چوارە مانگی چوارە من یەک پارچە حەب یەک دەرزی بە شێوەی کڕین وەرم نەگرتووە
یعنی ئەوەی لە ئێستا نییە ئەوە نییە بەس ئەوەی هەیە بەردەوامی نییە بەردەوامیەکەی ئەو پەڕی هەنی پێداویستی هەیە ینی وەکو کاکتۆرمێت باسی کرد بەشی ڕۆژێکمان هەیە ینی بەشی ڕۆژێکی نەخۆشخانەیەک ینی ڕوانینە چێ بۆ چارەسەری ئەم کێشەیە والله ئینشاءالله گەشتبینم ئینشاءالله چارەسەرەکرێت چونکە بەڕاستی گەر چارەسەر نەگرێک نەخۆشخانە نییە یعنی سنووری پارێزگای سلێمانی بەسەرجەم نەخۆشخانەکانیەوە لە ماوەی دوومانە هەمویان بەس هەنێ پێداویستی هەیە کە ئێستا نییە وا کات نەخۆشخانەکان لە ئێستا بەشێکی زۆری ئەو خزمەتە بۆستێنن کە ئێستاکەین دکتۆردانە فەرموودوا پێیامی خۆ لە ماوەی خولەکە بگەین سوپاس دەکەم بەڵێ بەڕاستی وەکو هاوڕێیانیشم باسییان کرد کێشەکان لە یەکشتا خۆی نبینێتەوە یعنی ئێستا بۆ وەکو پێداویستی خەستەرە ناتوانم بڵێم بەس ئەم ئایتمەم نییە ینی ماوەیەک لەمە پێش کێشەی دەستکێشەکە من دەستکێشی ڕقەمەش لە دەستەکەم بەس حوتم لا بوو ئەوات هەستمە کرد دەستم سووک بۆتەوە دوایشتم لە دەست کرد گەورە دەرەج لە لایەکی ترەوە نەخۆشەکانی ئێمە نەخۆشی دڵ وەکو هەنێ نەخۆشی تر نییە ئەگەر بێت و تۆ بە زووترین کات ئەو کێشیان بۆ چارەسەر نەکەی ڕەنگە هۆکار بێ بۆی کە ماوەیەکی تر کە سوکاری خۆمان لەسەر و زادێ بینین بۆی جەڵتەی دڵەوە کۆچی دوای بکات و دەدەستمان نیە هیچی بۆ بکەین ئەنی هەندێک جار نەخۆش پێمەڵێ لە دکتۆر دانا با ئەو قەستەرێن بۆ بکرێت لێرە لە خەستەخانە ئیمکانێتم نییە بچمە دەرەوە میش پێتەڵێم مەڵێم ئەگەر تۆ بچتە ماڵەوە بە ماڵەوە بڵێ حەزم لە برنج و فاسۆلیا نەبرنجی لێبێت و نەفاسۆلیا ئەی چی بۆ بکەن تو ئەتۆ لە قەستەرم بۆکەم قەستەرە ئەم پێداویستیانەمێ کە هیچی لەناو نەخۆشخانەیە وجودی نەبێت چاریان ناتوانم بۆی بکەین وەگەر وەکوتم لە مای 2 هەفتەی داهاتووە ئەو کێشانە حل نەبێت ڕەنگە و حاڵەتی کت و پرژ ڕابگیرێ لە نەخۆشخانە دکتۆردانە سپاسەکەم بڵێ دکتۆر شلێر فەرموودوا پێیامی خۆ بگەینی وەڵام پەیامی من ئەوەیە ئەم نەخۆشخانانەی ئێمە کە نەخۆشخانەی فریاکەوتنن هەمویان پابندن بە ژیانی خەڵکەوە ژیانی خەڵکیش ئەبێ زۆر گرنگی هەبێ لە لای وەزارەتی تەندروستی لای حکوومەتی هەرێمی کوردستان چکە بەڕاستی ئەگەر ئەم خەستەخانانە کۆلابس بکەن و بکەون معنای وایە حکوومەتەکە ئەکەوێت ژیانی خەڵک ئیمەرجنسی وەکو هیچ شتێکی تر نییە خەڵک لەوانەیە مفاوەزات لەسەر هەموو شتێ بکە بەس لەسەر ژیانی خۆی نایکات ژیانی ژن بە تایبەتی کە ڕێکیزەیەکی زۆر گەورەی لە کۆمەلگایە مناڵ کەنەوەیەکی تازەیەتە ئەم دنیایەوە هەروەها بەشەکانی تریش هەر هەمومان بێکۆ بەسراوین و هەمومان گرنگیمان هەیە لەبەرەوە من داواکارم کە ئەم شتانە هەمووی لە بربەرەکانی حیزبی و سیاسی و لە مەسائلی تر جیا بکرێتەوە سەحە تەندروستی جیا بکرێتەوە لە حیزبایەتی جیا بکرێتەوە لە بربەرەکانی لە ناکۆکی نێوان حیزبەکان بۆ ئەوی بتوانین ئەمە هەرچۆنێ بێ ڕایگرین فەخرەکەی حکوومەت بەڕاستی ئەبێ لەوا بێ کە تەندروستی هاوڵاتیان تا ئێستا پارێزراو بێ لەم وڵاتە کە نەپارێزرێ یعنی حکوومەت وجودی نامێن کاگەڕێ بە سێ خاڵ من پێشنیاری خۆمەڵێم بەڕاستی چارەسەری ئەم هینە بە قورسی نبینین هیچیش گرانیەوە حکوومەت هێرێمی کوردستان ئەوەندەی من ئاگدار بم هەموو بودجەی دەرمان و پێداویستی دکتۆر سابادۆزە ملیارێک و 600 ملیۆن دینارە بۆ یەک بانگ بۆ سلێمانی من بم لە باتی سەرۆکی حکوومەت هێرێمی کوردستان هەر بەیانی قەرارە دەم هەموو مانگی 2 ملیار دینار بنێرە بۆ سلێمانی بۆی خەڵک لە خەستخانەکانە تووشی کەم و کڕووی پێداویستی دەرمان نەبێ 2 ملیار دینار باوەڕتان بێ هیچی تێناچێت بۆ سەرۆکی حکوومەتی هێرێم ئەم سیراعە ئەم ململانەیە تکایە دەرکەن لە ململانی حیزبی لە ململانەی سلێمانی و هەولێر و نازانم عێراق و حکوومەتی هەرێم ئێمە مەخەنە بەرپرسیایەتی قانونی و ئەخلاقی ئێمە پزیشکین باوەڕتان بێ هەر یەکێک لەم دکتۆرانی کە ئێستا لەم خەستخانە حکومیانەدا ئیشەکەن لە هەج وڵاتێکی ترا بواە قۆنەرەکانیان ماجەکردن ئەیان خستنە سەریان لەبەرەوەی بە هەموو کەم و کوڕێکەوە بە نەبوونی موچە بە ئیهانەکردنیان لەلایەن هەموو ئەو نیزامە سەقەتی کە لەم وڵاتەدا بەڕێوەیە بایتر خۆمان نەزانین چیڵین یعنی باوەڕ ناکەم هیچ پزیشک ئێستا هەزارەها دەردڵ لە دڵیان نەبێ بەڵام لە پێناوی میلەتەکەی لەبەرەوەی وڵاتی خۆمە ئەم خەڵکی خۆمە هیچی بێگانە نیە لە من جاران ئەمانە حکوومەتی بەعزێ و با مەقسە دەڵێ مویە لە بەراز بێتەوە بەڵام خۆ ئێستا ئێمە هەمووی خەڵکی خۆمانە دایک و باوکی خۆمانە ینی فەرمو بڵێ یەک خاڵی تر کاگەڕێ ئەبێ حکوومەت بیری بێ تۆ لە لێواری بەریەکەوتنایی بە هەموو چواردەوری خۆتا لەولا تورکیا لەم لە ئێران لەولا عێراق هەموو چرکەیەکە چرکەساتی بەریەکەوتنە باشە شتێکی نەخوازرا و ڕوویا کوا ژێرخانەکەت کە بەرگەی 6 مانگ بگری من هیچ ناڵێم
ئەو ژێرخانە چانەکەی بەڕاستی من لێت ناشارمەوە ئەمە بە دکتۆری چاک و بە شعاری چاک حل ناکرێ سیارە بەبێ بانزین لێ ناخڕێ ئەبێ خستەخانە دەرمانی تیاابێ وەرەقەی تیاابێ گازی تیاابێ بانزین تیاابێ پێداویستی دەستەکان خۆش بە دکتۆریات دوپیامی خۆت سکەمتر لە خولێکی سپاسەکەم وڵات دواپەیامەوەیە بۆ هەموو ئەوانەی لە ئاستی باڵان هەموو بەرپرسەکان یەکەم وەکو هاوڕێیان ئاماژیان پێەیە ململانەی حزبی بە دوور بێ لە بابەتی کەرتی دەندروستی و من یەک شتەڵێم عیبەیە بۆ هەموو تاکێکی ئەم کوردستانە هیوا لە ئێستاە بەو زعیفێ بمێنێتەوە بهێڵێ بکەوێت عیبەیە بۆ سلێمانی عیبەیە بۆ حکوومەتی هەرێم عیبەیە بۆ حکوومەتی عراقیش بەڕاستی چکە هیوا سەردەمانێ خزمەتی کردووە لە زاخۆ تا بەسڕە بەبێ جیاوازی من لەگەڵ ئەوەم سنتەری شێرپەنجە لە هەموو پارێزگانەکانی تر بەرەو پێشەوە ببرێ بەس ناکرێ تۆ لە شوێنێ ڕایگری تا سنتەرەکانی کە بنەخێرە بێ هەمووی بەیەک چاوسێر بکرێ با ئێمەش بەرەو پێش بچین هەموو سنتەرەکانی کەش بەرەو پێش بچوە چکە بەڕاستی ئەو دۆخی کە لە هیوا من پێشبینیەکەم بۆ مانگونیەکی کە دۆخێکە بەڕاستی کارەساتە و من هیوادارم ڕوونەیە جاری تر داوا دەکەم بە هیچ شێوازێک ڕێگە نەدرێ یان ڕێگری بکریان هەموو ئەوانی دەسەڵاتیانێ گرفتی پارە حەلکەن کاکاوڕێ باوەڕ کە کلیلی چارەسەریان بابەتە پارە لای کێیە هەمومان باشە زین دەسەڵاتی خەرجکردن دەسەڵاتی پێدان دەسەڵاتی ئەمرکردن بەسەر بانقەکانە سەرفکردنی پارە یعنی معقولە بودجەی هەموو هیوا ئەگەر سێری کەوکو کاکتۆر ئاماژەی پێ ڕاستە بەڕێبەرایەتی گشتی 2 میلیارە هیواش هەمووی 2 میلیار ناکا مانگانە وڵی عیبەیە بۆ 2 میلیار تۆ ڕۆژانە 600 نەخۆشی شێرپەنجە چارەسەرکەی نتوانی جێبەجێ یەک چارەسەر هەیە لای من طبعاً ئەم چارەسەرەشەوەیە کە ئەگەر پەرلەمانمان هەیە پەرلەمان جورئەت کە یەک بڕیار بە کاربەدەستانی ئەم وڵاتە لە بەرزترین ئاستەوە تا خوارەوە کاربەستانی حکومی بۆیان نەبێ هیچ کەسێکیان لە کەرتی تایبەت لە نەخۆشخانەی ئەهلیە و لە دەروی وڵات چارەسەر بکەن بۆی مناڵەگەش چاوگەشەکانی ئەوانیش وەک خەڵکی هەژار بێت لەناو ئەو نەخۆشخانانەیە چارەسەر وەرگن بۆی ئەو کاتە ئەگەر دەرمانێ نەبوو مەوادێکی نەشتەرگەری نەبوو شتێ نەبوو بۆی ئەوانیش داغ بدرێ بە دڵیانەوە تەنها خەڵکی هەژار مناڵەکەی لە بەرچاوی خەڵک لەوێ نەمرێ چاوەڕێی مردنی نەبێت لە بەرەوەی دەرمان نیە لە بەرەوەی مەواد نییە هەر کاتێ پەرلەمانمان هەبوو جورئەتی کرد ئەم بڕیارە دەکرد ئیتر من دڵیان بەرپرسە چاوگەشەکان لەبەر خاتی خۆیان و مناڵە چاوگەشەکانیان چارەسەری کۆتاییە بێ لەم باردۆخە دەستان خۆش بێ هیوادارم حکوومەتی هەرێمی کوردستان وەزارەتی تەندروستی بەرپرسانی باڵای تەندروستی هەروە بەرپرسانی باڵای ئەم هەرێمە ینی قسەکان وازەح بووە پەیامەکان زۆر ڕوون بووە هەمووی ئاشکرا بوو چارەسەرەکانی ژۆکو پزیشکە بەڕێزەکان بەڕێوەبەرە بەڕێزەکانی ینی نەخۆشخانەکانی ئەم شارە خستیانە ڕوو هەمووی ئاسانە و هەمووی بە پاڵپشتی دارایی ئەکرێت تکایە بەرپرسانی دڵسۆزی حکوومەتی هەرێمی کوردستان کەرتی تەندروستی وەرنە سەرهێڵ بۆ یەک کەرتی تەندروستی لە هەرێمی کوردستان و لە شاری سلێمانی پەچینەکەی و بەروو مەترسینە ڕۆ سوپاسانەکەم جارێکی دیکە کامەدەم و لە بەرنامەی پانۆرامایە باڵە بینەرانی بەڕێز دەقەیە بشەی پانۆراماتان پێشکەش کرا میشە ساغ و تەندروست باش خواتان لەگەڵ